أعلمكم بأنني لن أشترك في هذه الانتخابات. أعلمكم بأنني لن أشترك في هذه الانتخابات، فالوطن أهم من كل ذلك. وأعلن عن سحب يدي من كل المنتمين لهذه الحكومة الحالية واللاحقة. سەدر گڵۆپەکانی نێو تونێلەکەی کوژاندەوە لە دوای مشتومڕێکی زۆر و دوای ئەوەی کاندیدەکانی هەڵبژاردن دیاریکران و ناوەکان لەلایەن کۆمسیۆنەوە پەسەند کرا و ڕاستێنرا، نیوەڕۆی ئەمڕۆ موقتەدا سەدر بەوتارێکی ئاگرین هەموو ئەو گڵۆپانەی کوژاندەوە کە خەریک بوو تونێلی پرۆسەی سیاسی عێراقیان لە سایی هەڵبژاردنێکی پێشوەختەدا ڕووناک دەکردەوە. موقتەدا سەدر پەیامێکی بڵاو کردەوە کە هەموو لایەکی لە پرۆسەی سیاسی وڵات و ئەنجامدانی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق دوردۆنگ کرد. ڕەنگە ئەمە یەکەم زەنگی کۆتایی هێنان بە ئامادەکاریەکانی پرۆسەی هەڵبژاردن بێت، چونکە ڕاستەوخۆ دوای پەیامەکەی سەدر شەقامی سیاسی وڵات تووشی شۆک بوون، چونکە ئەو پێشهاتە بۆ سەدریەکان چاوەڕوان نەکراون. سەدر لە ماوەی دوو مانگی ڕابردوودا زۆرترین هەوڵی داوە بۆ دروستکردنی بەرەیەک و هاوپەیمانێتێکی گەورە بۆ هەڵبژاردن و دوای هەڵبژاردن، بۆ ئەوەی لە ئێستاوە پلانی دوای هەڵبژاردنیان ئامادە بێت و بتوانن بە زۆری نەدەست بگرن بەسەر جومگە هەستیارەکانی سەرۆکایەتیەکان و وەزارەتەکاندا. سەدریەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لێکتێگەیشتنی باشیان هەبوو بۆ دروستکردنی بەرەیەکی فراوان لە دوای هەڵبژاردنەکانەوە و سەرکردەکانی پارتی لە زۆر بۆنەدا ئەوەیان نەشاردۆتەوە کە باشترین هێزێک بۆ دروستکردنی هاوپەیمانی سەدریەکانن. بەڵام دیار نییە دوای ئەم هەڵوێستەی موقتەدا سەدر پارتی چی دەڵێت و لەگەڵ کێ نزیک دەبێتەوە، یاخود ئاخۆ سەدریەکان پێشوەختە پارتیان لەم هەڵوێستە ئاگادار کردوتەوە یان نا. هەرچۆن بێت ئێستا پرۆسەی سیاسی عێراق لە بەردەم هەڵوەشانێکی حتمیدایە و هەڵبژاردنە بڕیار لێدراوەکەش چارەنووسی بەرەو ئەوە هەنگاو دەنێت کە ئەنجام نەدرێت و داهاتووی وڵات لە تونێلە تاریکەکان بمێنێت. دەنگۆی ئەوە هەیە دوای سەدریەکان ئەیات عەلاویش بایکۆتی هەڵبژاردن بکات و کاندیدەکانی بکشێنێتەوە، دوای ئەوانیش ژمارەیەک لیستی تریش هەمان هەڵوێستیان هەبێت. چاودێران پێیان وایە ئەگەر ئەو دۆخە بێتە پێشەوە چیدی هیوایەک بۆ هەڵبژاردن و ئەنجامدانی چاکسازی و گۆڕانکاری نامێنێتەوە و وڵات تەسلیمی چارەنووسێکی نادیار دەکرێت لە تونێلێکی تەواو تاریکدا.